باسی تەورەکانمان کرد. باش تەوەرێکی بەڕاستی بۆ من جێگەی سەرنج و تێڕامان بوو. باوەڕتانە بێت نەمبیست بوو شتێک ناوی داغزانی کۆڵۆن. بیست بووم هاوکردنی کۆڵۆن هەیە باشە گرژی کۆڵۆن هەیە بەس داغزانی کۆڵۆن چییە؟ ئەم بابەتەیە کە میوانێکمان هەیە لە سەری ئەمڕۆ وەڵامی لە هەمووی گرنگتر ڕەنگە خەڵکە بێ داخزانی کۆڵۆنی بیست بێ ئەوەی لێ بەسەر هات بێت تووشی ئەم نەخۆشیە بوو بێ بەڵام لە هەمووی گرنگتر کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین چارەسەرێکی نوێیە کە پزیشکێکی کورد ئەو چارەسەرە نوێنەی بۆ داخزانی کۆڵۆن دۆزیوەتەوە. جا بەسە بزانین داغزانی کۆڵۆن سەرەتا چییە؟ بەدڵنیەوە و ئەو پزیشکەش کە بۆ یەکەم جارە ڕێگەیکی نوێ بۆ چارەسەرکردنی داغزانی کۆڵۆن دۆزیوەتەوە ئەم ڕێگە تازەیە چییە باسیەکەین ئەویش پرۆفیسۆر دکتۆر سیروان حەمە شەریف قەرەداغیە کە بەڕێزیان سپۆری نەشتەرگەری کۆندامی هەر سوجگەر و نەخۆشەکانی کۆمن لە ستۆدیۆ ئامادەیە. پرۆفیسۆر گیان بەخێر بیت چۆنی خۆش بیا خۆباشن ئێوە چۆن دکتۆر مناقەشەیەکمان کرد من داغزانی کۆڵۆنم نەبیست بوو گرژی کۆڵۆنم بیستووە چوزانم ئەڵێ کۆمیەتە دەرەوە ئەوم بیست ئەوەیە ئەو کۆم دەرپەڕین کۆم دەرپەڕی دەب هەر با باسیی کەین یعنی وەکو گۆرەوی نیە ئێستا تۆ گۆرەوی کاوە هەڵە جێڕیتەوە باشە ئەوش ئاوایەتە دەرەوە ئەمە لانجامی چیەوەی قەبزی زۆر وەڵی تا ئێستا سەبەب زۆرە بەس یەک هۆکاری سەرەکی نییە مەسەلەن یەکێ لەوانە مناڵبوونی زۆر دەورە بینێت چونکە ئەو منطقەیە بڵێ دیواری خوارەوەی سک کە بڵێن سەقفی حوس شلە بێتەوە یەکێ لەوانە زەلامەکە خۆی هەر لە ئەساسە ئەو منطقەی شتلە هەیە بازێ نەخۆشی تر وای لێ ئەکا بازێشتی یارمەتی دەرهەیە وەکو قەبزیەکی زۆر قەوەتکردنێکی زۆر مەسەن ئێستا ئەوە بوو بە کێشەیەکی زۆر گەورە شل بوونەوەی حوس کە یعنی نەک کۆم دەرەپەڕێ بازی ئافرە ناولەشیشی دەرەپەڕێ مەترسیدارە دکتۆر واللهی شتێکی یعنی مەترسیدار چییە بڵێ بیکوژێ نایکوژێ بە زۆر ناخۆشە هەم لە بەشەریەت تێخا و هەم یعنی نەفسیەن باشە دکتۆر یەکسەر ئەم داخزانە ڕوو ئاەت یان پێشتر هیچ نیشانەیەک هیچ شتێکی تووشە بە اینجا ئەگاتە زۆربەی زۆری وردە وردە دەست پێکە وردە وردەکە چێ نیشانەکانی چێ سەرەتا یعنی سیرەکەی خاستن ئێستا ئەگەر وەلەو ئێمە باز کۆمەکەی ناولەشی ئافرەت سیرەکەی بڵقا بۆ ناوە بڵقا بۆ ناوە یعنی خۆی دیوارێکە ئاوا بڵقا بۆ ناوە وردە 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 شلە بێتەوە دوایەوە کۆمی بەشەر ئەویش عینەن شت بڵقا دوای ئەوە هینە لە پیساییکردە ئەسێتێ بێ پیسایی بۆ ناکرێت زۆر کە سەڵێ من قەبزم کە سیرەکەی قەزێکە قەبزی نییە چونکە خوا ئەو کۆمی بەشەر کە دروستی کردووە توانین بڵین لە گەورەترین یەکێکە لەو ئامێرە گەورانەی کە زۆر زۆر شتێکی بەقوتە کە ئینسان دانیشێ بۆ پیساییکردن کۆمەڵێ ماسوولکە ئەکرێتەوە کۆمەڵێ ماسوولکەی تر یعنی کۆم و کۆتایی ڕێخۆڵە بەم شێوەیە وەستاوە باشە کۆمەڵی ڕاستێکاتەوە کۆمەڵی ئەمەی خوارەوە کاتەوە کۆمەڵی پاڵ بەوەی سەرەوە ئەنێ باش یعنی پێکەوە کارێکی کۆمەڵی کارە کە بە یەکەوە ئەکرێ یعنی زۆر وردە ئەتوانین بڵێن گەورەترین کامێرە تا ئێستا نەگەیشتۆتە ئەوەی ئەو هەموو تەنسیق و پێکەوە هینە بکەن دکتۆر هیوا هەیە ئەفوو قسەیشەکەی هەوای بۆ ڕاگیر ناکرێت هیوا هەیە مەسەلەن ئێستا تۆ هەر کەسێکە گۆرانیەڵێ ئەبێ خوارەوەی توندی تۆ یەکێ گۆرانی لە نیوە دەرپەڕێ و شتیوە باشە دکتۆر ئەوانەی کە هەوکردنی کۆڵۆنیان هەیە تا چەند ئەگەری توشبوونیان بەم داخزانی کۆڵۆنە زیاتر لە چاو کەسانی وەڵاهی بڕوان ناکەم شتێکی ترە ئەو
هەوی قۆڵۆن شتێکە ئەم شتێکە ئەم شلبوونەوەی ئەو حوزە شێرپەنجەی کۆڵۆنیش پەیوەندی بەمەوە ناوەی شتێکی ترە ینی ئەمە زەختی زۆرەی دکتۆر بەڵێ زۆر زەختەکە لە کاتی دانیشتن لە تەوالێتە بەڵێ هەیە تۆ یەکێ لەو شتانە کە جیرانی پیساییکردن کە بەنگلیزی پێڵێن obstructive defecation syndrome یعنی نەخۆشیەکە کە پیسایەکەی گیراوە هیوا هەیە ئەڵێ ڕۆژی من 5 جار 6 جار ئەچمە ئاودەجاری هیوا هەیەڵێ نیو ساعت بەسرە بم یعنی تۆرە زەلامی وا هەیە ئەو منطقەی چونکە شلەت ئەو پێکەوە ئیشکردنی ئەو عەزەڵاتانە تێگەچێت دانیشێ قووەتەکە جاری وای هیوایە پەنجە بەکارێنێ پەنجاکە بە ناو کۆمیا بۆی پیسایەکە بێ بە دەوری کۆمیا پەنجا خاتە ناو لە شێوە بۆی پاڵ بە پیسایەکەەوە بنێ لە ناو کۆمیا بێتە دەرەوە یعنی شتێکی خۆش نییە دکتۆر تەمەەن هیچ پەیوەندیەکی بەم بابەتەوە هەیە بەڵێ تا بە ساڵا بچی دەور ئەبینێ ئەڵەن لە 50 ساڵی ئەوانەیە ئیترە گەری خۆی لە 50 ساڵی ئیتر هەموو شتێش لە بێتەوە یەکێ لەوانەیش یعنی تەمەەن دەوری هەیە بەڵام هەیە بناڵە باشە دکتۆر وڵای بە فرسەت تێزانم مادام من بابەتەمان باسی داخزانی کۆڵۆن و ڕێک بەڵێ ئەوەی کە تایبەتە بە کۆم ئێستام لە بینی ئەم تەوالیتی شەرقی و غەربێکە بە هەر بۆ زمانە باسی واللهی ئەتوانێت فەرتەنەیەکەیە فەرتەنە هەیەڵێ ئەویان باشترەوە هەیەڵە کۆنەکە باشتر واللهی خۆی ئێستا طبعا من خۆم بۆ ماوەی 20 ساڵی کۆتایی بەس نەخۆشیەکان و نەشتەرگەرەکانی کۆمڕی خۆڵم ئەوتەوە باش لە کولەی تۆپ حتا بۆ پیساییکردن ئەڵێ ئەبێ ئینسان کە دانیش بۆ ئەوەی ئەمە کۆمێت تێمەی ڕێخۆڵی وای لێ بێتەوە باشتر وایە قاچی بەرز بێ لەگە شەرقێگانە شەرقێکە بە شەرقەکە تۆ فەقراتە هەیە تۆ قاچە هەیە تۆ هینە هەیە چۆن ئەتوانی دانیشی تەحملەکەی ئێستاڵێ باشتر وایە لەسەر غەربیە بێ بەڵام ئاوا بلۆکێ بخەیتە ژێرقاتی بۆ دابن ژێرقاچێ بۆ ئەوەی ئەوە ئاوا ڕێک بێتەوە یارمەتی ئەو ماسوولکانە بی بۆی ئاوا ڕێک بێتەوە توانین پیسایی بکەیت ئەڵێ باشتر وە تۆمن تۆ جاری وا هیوای نیو سەعات دانیشێ مۆبایلەکە شەبا لەگەڵ هەیە مۆبایلەکە بە هیوا هەیە یعنی یەکێ لەو شتە خۆشانی کە لە کتێبەکانمانە هەبوو کە لە مێژووا باسێکە ئەوە وەلەو علاقەی بەمەوە نیە بە قلیشی کۆمەوە ئەڵێ باسی بەریتانیا کە ئەڵێ کابرایەک طبعاً پیسایی بۆ ناکرێ و لەبەر ئازار و ئەمانە ئەڵێ مەجبور بوو پیساییکردنەکەی ئەخسە شەمەوە چونکە لەوێ شەمە و یەکشەمە دوو بۆتڵ ویسکی ئەکڕی و ئەچۆ ئاو دەسەکەەوە لە بەیانی تا ئێوارە ویسکی خواردەوە تا بتوانێت پیسایەکە بکە بازاری کەسەوە دووبارە نکاتەوە دکتۆر ئێستا زانیمان داخزانی کۆڵۆن و نیشانەکان و هۆکارەکان چین وڵا لەسەر هۆکارەکانی شتی تر خواردن هیچ کاریگەری هەیە لە سەرم خواردن هەموو جارێ و لە هەموو شوێنێ و ڕەنگە 100 جار لە هەموو تەلەڤیزۆنێکات و بارم کردوتەوە وە دوای و نەخۆشەڵێ قەبزم کوڕێکی گەنجی وەک ئێوە و هێن و ئەڵێم ئەی کە پێر بووی چیەکەی و تووڕێکم ئەڵێم نازانی خواردن خۆی کاڵێم نازانێت ئاوام بۆ ڕێەکەکە ئەڵێم جارێکی تر پێ دەڵێمەوە نازانانی مەبەست لەمە چێ نازانی خواردم مەبەستم لەوەیە ئەو هەر برنج و فاسۆلیایی ئەکا و دای سێکات وەک بلۆک ببڕێ و ئەیکا بەبدیوە ئەمە غەڵەتە ڕاستەکە چییە؟ ڕاستەکە ئەوەیە ئەبێت تۆ جارێ یەکەم هۆی ئافات و نەخۆشیەکانی ئێمە زۆر خواردنی برنجە زۆر خواردنی شیرینیە قەڵەوبوونە ئێستا ئێمە ڕادە تەوان وەرزشکردن زۆر زۆر سەروری یعنی لە قەڵەوە حاڵەتی داغزانی کۆڵۆن زیاترە؟ بەخوا دەوری هەیە ئەوەی نییە هەیەتی بەڵام ئەوە نییە بەڵام ئەوەی بڵێن کە خواردن ئەمەی فرسەتێکە کە ئەبێ نیوەی خواردنەکە سەوزە بێ کە ئەڵەی سەوزە بێ یەکسەرەوەڵێ بە کاک دکتۆر من بامێ خۆم ویا کەوەرە خۆم کەرەوز کەوەر و کەرەوزە خۆی بەس تۆ دەستکێک ناتوانانی بەتەواوی دەستکێ بخۆی چونکە توونە بەڵام سەوزە بەس بریتی نییە لەوانە سەوزە بریتە لە سەوزەی ناوشلە
بامێ باینجان خەیار ترۆزی شێلم توور سەڵق پاقلەی تەڕ فاسۆلیای تەڕ کاهوو کەلەرم قەرنابیت کوولەکە سپێناغ بڕووکلی ئەمانە کە لە خواردنا هەیە ئەبێ نیوەی خواردنەکەت ئەوە بێ ئینجاڵێ کاک دکتۆر بەکاڵی یا بە کوڵاوی بە هەرچی ئەی خۆی بێخۆ بەس مهم ئەوەیە تۆ نیوەی خواردنەکەت ئەوە بێ نیوەکەی تر برنج و فاسۆلیا و گۆشت بێ مشکلە نییە بەڵام لەوێشە ئەبێ هەم جارێکی تر نیوەکەی تر کە برنج و برنجەکە بکەی بە نیوەی ئەو نیوەیە یان تۆ بە هەمووی ڕوبعێکی خواردنەکە برنجەکە بخۆی اینجا ئەمانە ئەگەر نەکەی لەگەڵیان نەجوڵێت و ڕاستنەکەی بە کەڵک قەی چێکە 4 سەوزە بخوا لەگەڵ خۆ 4 سەوزە بە هزار دینە لەگەڵ خواردنێکە من ئێستا 4 سەوزە بۆیانم ئەگەر توانی بیخۆی خوا دکتۆر وەڵڵاهی شیوی دەخۆم آخر جوابك تو سواري بو خريب دكتور جري لقلا دسكي بونا بقرعان منيش جري لقلا أكم آخر دكتور أو أنا بس يوين كردو إلا أوروبا كروز بتشلا وشوزانم فلان بتشلا كردي خمر ما شاء الله لصوزاد والله مني كاك هاي خوي يعني أول كاكتور من روج بعمي خم آخر من اللي متوبة ما يقول لي بعمي بخوي تو حفتي بيدانشي بيتور روجي كيلو بعمي بخوي استمن لمروه شێلم پیا بوو ئەمە بۆ من شتێکی زۆر خۆشە هەر دوێنێ چەند کیلۆیە شێلمم کڕی و ڕۆژانە من ئەیخۆ بە چ شێوازەیە خۆی دکتۆر بە چ شێوازێکی خۆی یعنی ئەی کوڵێنم وەکەم عالەمەزای بە شێلم بە ترشوشتیوە شێلم بە ترشوانەیش باشە بەس ترشیات و ئەوانەیش خۆی لە خۆیە هەم بۆ ناخورێ و هەم يعني ئەوان زۆر چونکە خواردنی ترشاوە خواردنی ترشاو ئەوانە زۆر سەحینی بکە دایمە پێ خۆی خەناگە تۆ تۆزێکە خۆی بەڵام ئەگەر تۆ ڕۆژی بتوانین کیلۆ شێلم ئێستا گرێ ناتوانم بۆ شێلم گرێ لەگەڵا بکەم بەڵام بۆ سەوزەکە ئێستەی ژەگەڵ تاکەم دکتۆر اینجا ئەوە پرسیاری ئەوم کرد باسی ئەوت کردوتە برنج نابێت زۆر بخورێ بیکەی بە نیوەی ئەوەی جاران کە زۆر کات بیستماڵەن لەپی دەستە چەنە بەقەدەر لەپی دەستە بێ برنج ئیتر لەپی دەستە گۆشتە پێمادە مهم ئەوەیە تۆ نیوەی خواردن برنج و فاسۆلیا و گۆشتەکە بێ لەو نیوەیەیش نیوەی برنج بێ یعنی ڕوبعێکی خواردنەکەت کەمتر ئیتر تۆ ئەوەیە تۆزێ زیاترە یعنی شتەکە پیاو ناتوانێت خۆی خەتێدانێ بەڵام بۆ ئەوەی مەعیدەت پڕ بێ باشترە پێش ئەوەی هەموو خواردنێ بخۆی زەڵاتەیەکی باشە خۆم چونکە مەعیدە تا پڕ نەبێ ناڵێ بەسە تۆیش پڕی کە بەشتی سەوزە زەڵاتە ئەم بابەتانە و دوایی بەو شێوەی خواردن بخۆی ینی کەواتە تۆ یەک تەقسیم هەشتی خواردنەکەت برنجە بێ اینجا ڕاستەکە ئێستا من خۆم هەفتەی 2 ڕۆژە پارکی ئازادیم لەبەر ئەوەی کار و ئیشیشم زۆرە ڕۆژانە 5 بەیانی من هەڵەسم 5.5 لە پارکی ئازادیم کاتێککە چم خەڵک لێبۆتەوە بازێک دوایەوە ڕۆژانی جمعانیش ئێمە گرروپێکین ئەوە 30 ساڵ لە نەوەدەکانەوە دەستمان پێکرد شاخ ئێمە دامان مەزان ئێستەیش ئەچین و بەڕێ سەختەکە سەرەکەوین یعنی 15-16 هزار هەنگا و ئەڕۆین باشە قرسیش هەر زۆر چاکە دکتۆر اینجا ئەوە بە چڕپڕی قسەمان لەسەر داخزانی کۆڵۆن کرد اینجا ئێستا بابینە سەر ئەو نوێگەری و تازەگەری کە بەڕێستان بۆ نمونە بۆ چارەسەری داخزانی کۆڵۆن دۆزیتانەتەوە باسێکی ومان بۆ کە لە ڕابردووە چۆن چارەسەرەکرا و هەروەها داهێنانە نوێیەکەی بەڕێزیشتان چیە بۆ چارەسەری کۆڵۆن داخزانی کۆڵۆن طبعا داخزانی کۆم یەکێکە لەو بەنگلیزی پێڵێن چەڵەنج ینی زۆران بازیەکە لە بینی جەڕاح و ئەو نەخۆشیە تا ئێستا زیاتر لە 100 ڕێگە هەیە لە هەموو عالەمە هیچی لە 100 ناتوانێت چارەیکە چونکە بۆ بازێکی بۆ مناڵ باشە بازێکی بۆ گەورە باشە بازێکی بۆ پیر باشە لە ساڵەکانی 1970 ئەنواعی ڕێگە هەیە
بەڵام هەر یەکە بە شێوەیەک و هەر پرۆفسۆرێک بە شێوەیەک شتێکی دایاناوە و تاوان یەکێکە لەو نەخۆشیانەی ڕەنگە بەلای تۆ زۆر ئاسان بێ بەڵام یەکێکە لەو نەخۆشیانەی کە تا ئێستا بەرەنگاریە کات و ڕێگەیە نییە ڕێگەیەکی وەکو بڵێن میسالی وەیە ئایدێڵ نییە کە هەموو ڕێگەکە هەموو نەخۆشەکان چارەسەر بێت چونکە بۆ هەر نەخۆشەی بەنەوەیەکە یەکێ پیرە یەکێ گەنجە یەکێ مناڵە یەکێ واتا پلەی هەیە لە بەشێ لە کەسێکەوە بۆ پلەی هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر هۆکارەکەی جیاوازە شێوەکەی جیاوازە لەبەرەوە جۆرەها شێوە هەیە یەکێ لەوانە کە زۆر زۆر مەشهورە دیلۆرمی پرۆفیسۆرێک بۆ قەشەیش بۆ لاینەن کاتە لە ساڵی 1930 ڕێگەیەکی دۆزیوەتەوە چرچێکە کۆم ئاوا چرچەکە و ئابەس هەموو کۆم ئاوا بە بەڵێەوە ئەوە تا ئێستا یەکێکە لەو ڕێگانەی کە هەر لە ڕێگەی کۆمەوە ئەیکە بەڵام هەموو کۆم یعنی بڵێن ئەمە ئاوا چرچێکە بە ئاسۆیی چرچێکە و طبعاً ڕێگەیەکە لەو ڕێگە باشەکان کە تا ئێستا لە هەموو عالەما بەکاریە و ئەوە قەرنێ زیاترە بەوە طبعاً تۆ شتێک کە دۆزیتەوە و لە قەرنێکە باشی دەرەکەوێ خراپی دەرەکەوێ و طبعاً ڕێگەیەکی تر هەیە تێرش ساڵی 1954 یەکێ لە مامۆستاکان ناوی تێرش بۆ تێرش چی کردو چۆن ئێستا ئەوڵ کراسی کوردی و یا دەرپێی کوردی لە خوارەوە نییە پزوێکی تایە عینەن ئەو پزوێکی بۆ کۆم کردووە لە خوارەوە تێوە و یعنی بچووکی کردوەوە عینەن پزووی کشتێکی دەرپێ کردوێتی دکتۆری تر هەیە بە شێوەی تر بەعزێ ڕێگە هەیە بە ئینجا لە ڕێگەی ناوسکەوە ڕێگەی ناوسکەکان ئەچێت و لە خوارەوە ڕێخۆڵە هەڵە کێشێتەوە ئەو منطقەیە بە کوردی خۆمانەڵێ گڵێبان ئەو نێجاران سەربان گڵێبانە دەکرد ئەتپەستەوە ئەویژە چێ لە سەرەوە ئەی پەستێتەوە و ئەو شوێنە ئەدورێتەوە و بەعزێکە شەبەکەی بۆ دانێ هیچی لە 100 سەرکەوتو نییە هیچ ڕێگەیەک تا ئێستا لە 100 سەرکەوتو نییە و هەریەکە بۆ کۆمەڵێ و وەتان نەخۆشی ڕێگەی زۆری هەبوو معنای هیچیان تەواونی ئەوەی جەنابە دکتۆر ڕێژەکەی چەنە ئەوەی ئێمە ومن تەوان ساڵەکانی ئەمە یەکێ بوو لەو زۆران بازیە کە تۆ لەگەڵ نەخۆشیە ئەیکەی ساڵەکانی سەرەتای 2000 تەوان خۆم بیرم کردەوە کە ئایا ڕێگەیەکی تر بدۆزینەوە بۆ ئەمە یەکێ لەو شتانەی کە بە خەیاڵمان هات ئەوەی دیلۆرمی ئاوای دوورێتەوە باشە من بۆ واپی دوورم ئاوا من ڕێکەی دوور یعنی ئەمە کۆمە ئاوا بۆ سەرەوە ئەی دوورمەوە ئاوا ڕەنگە ئاوا بەربەست بۆ هاتنە دەرەوەی ئەوە پەرنێکە یعنی هەڵانەوەی هەیە دوایە ئەوە بازێکی بێ بەهۆی قەبز بوون بازێکی تر هینە و دوایەوە تۆیەی هەمووی چرچەکەی تو لای دەرکی کۆمە کۆیەکەیتەوە من وتم باشە بۆ وای لێ بکەین بەو ڕێگەیە هینەکەین با من ئاوابی دوورمەوە یعنی وەکو ئەو دارە ئەمەد بە نەشتەرگەری کرد یعنی ئەمە تەوەن تۆ وەختێک کە نەشتەرگەریەکی تازە ئەەکەی ئەبێ اتفاقی هەلسنکی هەیە ساڵی 1960 ئەڵێ تۆ کە شتێ بۆ نەخۆشێکەکەی ئەبێ تێی بێنی ئەم ڕێگەیە تازەیە بە عەقڵی من ئیسفادەی هەیە و ڕێگەیەکی باشە احتیمالە مەشاکلی هەبێ لەبەرەوە بێ نەخۆشەکە ڕازی بێ تۆ ئەنجامەدا ئەمە ئەمەد کرد بۆ نەخۆشێک
بەڵێ ڕێژەی سەرکەوتنی چۆن بوو دکتۆر؟ ئەلحەمدولیلا تەبەن کۆمەڵێک نەخۆشم کرد سەیرم کرد زۆر باشترە لەوانی تر و دوای ئەمە بۆ مناڵ و بۆ پیری شەکرێ و دوایەوە هیچی تێناچێ ڕێگەیەکە تۆ دووسێ هین پەت پێ دووریتەوە تەواو هەموو لە هەموو خەسخانەیەکە کرێ و ئێمە نە ڕۆبۆتمان هەیە و نە نازوورمان هەر هەیە بژی دکتۆر یاممان پزیشکە کوردەکانی خۆمان جێگەی شانازین کە هەمیشە ئەتوانن نوێگەری و تازەگەری لە بواری پزیشکیە ئەنجام بن ماندوونە بن دکتۆر وەکو کۆتا پرسیاری من ئەو کەسانەی کە لە ڕێگەی نەشتەرگەری و چارەسەری داخزانی کۆمیا خۆت کۆلۆنیان بۆ ئەنجام داوە ئەگەری توشبوونەوەیان هەیە جاری تروان ئینسانە بێ حەقی دوایەوە گروپێکمان دروست کرد کە گروپەکەمان دروست کرد دکتۆر تایرم بان کرد تایر هەورانی وە کۆمەڵێ لەو تەلەبانەی کە ئێستا الحەمدولیلا هەموو ئەخسائین و هەموو الحەمدولیلا ئێستا وەک ئێمە و ئەتوانم بڵێم لە ئێمەش باشتر ئیش دەکەن گروپێکمان دروست کرد ئەو عەمەلیاتانەمان کرد 30 عملیاتمان کرد لە مجلەیەکی بەریتانیا بڵاومان کردەوە و بەوەیش بەڕائەی ئختراعمان لە بەخاوەر کرد بەڕائەی ئختراع نازانم دوێنێ ڕسمەکان بەڕائەی ئختراع وەزارەتی تەختیت شوعبەیەکی هەیە شوعبەی بەڕائەی ئختراع و ئێستا ئێمە ئەندامی جەمعی عولەمای عێراقی هەوێی ئەوێمان هەیە بەشێکین لەوان و دوای ئەوە ئەو سی هینەمان بڵاو کردەوە دوای ئەوەی ژۆ لە وەختەینە جاری دووەم ئەخیر جار اینجا دکتۆری هەولێرمان تێکرد دکتۆر نورەدین ئیسماعیل لە گروپەکە دە 12 کەسین لە مجلەیەکی ئەمریکیە 109 کەیسمان بڵاو کردەوە مجلەیەکی ئەمریکی زۆر پێشکەوتوو هینەکەم بۆ ناردن چواردەی دا و لە سەونۆ کەس لێرە کرا سەونۆ کەس ئەم نەشتەرگەری بۆ کرا اینجا گروپمان پێگێنا من و دکتۆر تایر و دکتۆر نورەدین و کۆمەڵێ لە تەلەبە تازەکانمان و تەلەبە کۆنەکانمان کە بوون بە ئەخسایی و گەورە بوون ئەلحەمدولیلا ئەوەیش دەستان خۆش بە دکتۆر وەڵامی پرسیارێکی منە هەر ئەفو داوای لێبوردنەکەم ئەویستم بۆ ئەوەی ئەو نقطەی خۆش بە دکتۆر ئەوانی کە نەشتەرگەریان بکرا بە هەر ڕێگایەکی تر بێ جارێک تر ئەگەری ئەم داخزانی کۆلۆنە ڕۆیاتۆ لە کەسەکانە داخزانی کۆم لە هەموو ڕێگەکانە و لەوەی ئێمەی شاهەیە بەڵام ئێمە بەراوردمان کرد لەگەڵ ڕێگەکانی عالەما ئەوانەی کە هەیە سیرمان کرد ئەوەی ئێمە لەوان کەمترە ئەمەی هینە مجلە ئەمریکیەکە 109 کەیسەکە هاتین نرخاندنی ڕێگەکەی خۆمان کرد نرخاندی ڕێگەکەی خۆمن لە 109 کەس حوت هەڵیایەوە کە حوت هەڵیایەوە بۆ جاری دۆم بەعینەن ڕێگە بۆمان کردە و لە عینەن شوێنەوە کە لە عالەما هیچ ڕێگەیە نییە بتوانی کەڕەتی عملیاتێکە کرد لە عینەن شوێنەوە عینەن عملیات بکەیتەوە بۆ چونکە ئێمە چینە ناو کۆم و بەس هەڵەگرین و ئەدورینەوە ئێمە هیچ شتێ تێک ناین بە ڕێگەکانی تر تێگیە بەس ئێمە لە ناوەوە هەرچیاتە دەرەوە هەڵێ پێچین جاری هەڵ پێچان بەس پێچان لەو حوتەیش دوانی تر هەڵیای و بۆ جاری سێم بە عینە ڕێگە کردمانەوە کە لە عالەما هیچ ڕێگەی بەعینە شێوە ناکرێت خوا بەزار پێمانەوە نەتیجێکی باش و دەرەنجامێکی زۆر باش دەستە خۆش بە دووبارە دکتۆر گیان ئەوە یاریزانی ئەوانی کە ئاسن بەرزەکەنەوە احتیمالەوەی قۆچ زۆرەکە احتیمالە ئەوانە کاریگەریانێ تا ئێستا سەبەبێکی دیاریکراوی نییە بەڵام مەسەن ئەڵێ مناڵبوون دەورە بینێ ئەمەلیات دەورە بینێ ویلادی لە دایک بوون بەعزێ کەس هەیە شەلەل دەورە بینێ قەبزی دەورە بینێ خواردن و تەمەن و خواردن تەمەن دەورە بینێ ڕاضاوەی کەشت بەرزەکاتەوە چونکە قۆت زۆرەک زۆر سیروان شەریف قەرەداغی دەسەکانە خۆش سەرکەوتوو بن جێگەی شانازین بۆم جۆرە داهێنان دەست خۆش